بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پرۆژەی کوردستان بوو کڵاب لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ڕاوێژ فاخیر سەرپەرشتیاری گشتی پرۆژەی کوردستان بوو کڵەبمان کردووە. زۆر بەخێر بێ کاک ڕاوێژ. پرۆژەی بوو کڵەب چییە؟ ئێوارە باش سەرتا سواز بۆ دەرفەتان کوردستان بوو کڵەب پرۆژەیەکی سەرتاسەریە لە ئێستا لە شاری سلێمانی هەمان و لە ڕانێش هەمان و لە سەر ئاسی زانکۆ ڕاپەڕینی شەمان و لە 26 مانگ دەست پێ دەکەین. خودی پرۆژەی کوردستان بوو کڵەب پرۆژەیەکی ڕۆشنبیری و ڕاهێنان و گەشەبێدانی تواناکانە لە 4 بەش پێی دێن پرۆژەی ئێمە. بەشی کوردی و عەرەبی و ئینگلیزی و بەشی مناڵان لە یەک لەم بەشاندا ڕاهێنان و گفتوگۆ و پێشکەشتنی کتێب بە شێوتار و سیمینار لەسەر بابەتێکی گشتی و دیبیتمان هەیە. هەموو شتانی کەوتم لە کڵەبە کوردیەکە بە زمانی کوردی و لە عەرەبیەکە بە زمانی عەرەبی و لە ئینگلیزیەکە بە زمانی ئینگلیزیە. ناکرێت تۆ بتێوە چەرخان لە بواری گەشەپێدانی تواناکان و بە کەلتورکردنی خوێندنەوە ڕابگەیەنیت و مناڵان فەرامۆشکەیت. بۆ ئێمە بیرمان کردو مناڵانیش بەشێکن لەم خزمەتی گەورەی ئێمە کارەکەین لەسەر مناڵان لە دوو ئاستا، یەک دروستکردنی حەز بۆ خوێندنەوە، دوو کەمکردنەوەی ترس و شەرم بۆ بابەتی کە خوێندویان تۆ بتوان دەری بڕن. طبعاً لە پرۆژەی کوردستان بوو کڵەب ئێمە دوو ئاماجی سەرەکیمان هەیە، یەک گەشەبێدانی تواناکان لەڕێگەی ئەو سیمینار و دیبیتانی کە یەکەین. طبعاً ئەو سیمینار و دیبیتانەیەکن هەموو بابەتی زەڕوری و حتمی بۆ گەنج بۆن یەک لە دیبیتەکان لەسەر چۆنیتی گۆڕنی فکرە بۆ پرۆژەیە، ئامانجە پلانە بەرنامەیە. ئامانجی دووەمی پرۆژەی کوردستان بوو کڵەب بە کەلتورکردنی خوێندنەوە ئەوش لە ڕێی پرۆژەی کە هەمانە. طبعاً لە پرۆژەکەی ئێمە گروپی دەکەسی دروست دەکرێت، لە هەرێک لەم گروپ تازە وەرەگیری لە سەرەتا هەفتەیەکە دوو سیمینار بۆ بەشداربەکان ئەکرێت، سیمینارێکە لەسەر چۆنیتی کورتکردنەوەی کتێب، چۆن بتوان کتێبە کورتکردنەوە و سیمیناری دووەمە لەسەر چۆن ئەوەی بتوان دەری بڕن. دوای ئەوە داخلی پرۆژەکە بن. کتێبی هەر دەبەشداربەکە لە یەکتری جیاوازە، ئەو کتێبانەی کە خوێندنەوە کتێبی هەر دەبەشداربەکە لە یەکتری جیاوازە. ئەمە ژواکە کە تۆ کتێبێک خۆت خوێنیتەوە و نۆ کتێبی جیاوازیش لێ کاتەوە ڕێگیوات و ئەکوە دە کتێبە خوێن بێتەوە. لە یەک مانگە وەکوە 40 کتێبە خوێن بێتەوە، هەروکو ڕوونم کردەوە ها کتێبێکی خۆت و نۆ کتێبی جیاوازیش لەم بەژاربەکانی ترەوە. طبعاً 40 کتێبەکە لە یەک مانگە، ئەمەش داتایەکی سەرسوڕهێنە و سەرنجڕاکێشە. ئەگە بەراورد دیکەمە چەند داتایەکی جیهانی ڕێژەی کتێب خوێنە بۆ تاکیش ئەوروپی لە یەک ساڵە 35 کتێبان، ڕێژەی کتێب خوێنە بۆ تاکیش ئیسرائیل لە یەک ساڵە 40 کتێبە، بۆ تاکیش عەرەب کە ئێمەش بەشێکین لەو سیستەمە ئەوان بە 80 کەس یەک کتێبیان بەرەکەیە. بەڵام بەو فکرەی کە ئێمە دامانەوە بە یەک مانگ داتای بە زیاترەوە داتای تاکێکی ئەوروپی بەرهەمهێنرێت. ئەمە فکرەی گشتی پرۆژەی کوردستان بوو کڵەب بوو. بەڵێ ئەم پرۆژەیە لەکەیەوە دەستان پێ کردووە؟ ئێمە لە مانگی 9 ساڵی 2010 دەستمان پێ کرد، لە سەرەتادا تەنها لە سلێمانی هەمان بوو. طبعاً لە سەرەتا ناوی سلێمانی بوو کڵەب بوو. دوای ئەوە کە لە ڕانێر ڕامانگەیان ڕاپەڕین بوو کڵەبمان ڕاگەیان پرۆژەکە گەورە بوو کردمان بە کوردستان بوو کڵەب. لە ئێستاشە لە زانکۆی ڕاپەڕین ڕامانگەیاندووە واتە لە 3 شوێنی جیاواز ئەم پرۆژەیەمە هەمانە کە لە ماوەیەکی زۆر کە ماتوانیمان چەکەرە بکەین، گروپی تازە لە سلێمانی وەگرین، لە ڕانێژ ڕاگەین، لە زانکۆ ڕاپەڕینیش و لە بەرنامەشا هەیە لە هەولێر و لە شارەکانی تر دەست پێ بکەین بەپێی ئیمکان و بەپێی مەجالیش. بەڵێ کاک ڕاوێژ ئامانج لە کارەکانتان چییە؟ وەکوتم ئامانج لە پرۆژەی کوردستان بوو کڵەب گەشەپێدانی تواناکانە، دوو بە کەلتوریکردنی خوێندنەوەیە. بە گەشەپێدانی تواناکانیش ئەوەیە ئێمە سیمینار ئەو سیمینارانی کە زەڕۆڕن بۆ گەنج سازیێدەن بۆنە سیمینارمان تەبان و کەسانش بانگەکەین کە ئەزمموی کردارێن لەو قسانە هەیە کە یکەن، یعنی کەسێک بان ناکەین کە هەر قسە بێ و کاریگەری نەبێ. بۆ نمونە سیمینارەکەین لەسەر چۆن بزنسی خۆت بنیادنی کەسێ بانەکەین کە ئەزمموی کردایی لە مەجالەیە هەبێ لانی کەم بزنسێکی خۆی بنیاد نابێت. سیمینارمان کردو لەسەر چۆن کاریگەری میدیا لەسەر گەنج بمانێ نەمانە ئێستا میدیا کاریگەریەکی ڕاستە خۆی لەگەڵ گەنجە هەیە. کەسێکمان بان کردو خۆی دکتۆر مامۆستای زانکۆیە لە بەشی ڕاگەاند مامۆستا عادل شاسواری. طبعاً ئەو سیمیناران لە ڕێی ئەو سیمینارانە و لە ڕێی دیبیتەکانەوە کە ئەو دیبیتانی کە بۆن لە هەفتەی دووەمە دیبیت بۆ بەشداربەکان داین لەسەر چۆنێتی گۆڕنی فکرە بۆ پرۆژە. ئێمە بوان باسەکەین فکرە چۆن دروست دەکرێت، ئەو ڕێگانی کە واکە فکرە بەرهەم بێت، ئەو فیلتەرانی کە پێویستە فکرەکەی تیا بڕوە و ئەم فکرەیە کە تۆ دوای دروست کرا دوای فیلتەرەکە بۆ باس کرد پیاڵی چۆن بیکە بە پرۆژە. ئەمەش گووا لە گەنجەکە لەسەر پێی خۆی بوەستێ پشت بە توانەکانی خۆی ببەستێ، چاوەڕێی ئەوە نەبێ حکومەت ئیشێکی بۆ بدۆزێتەوە وا لە گەنجەکە پشت بە خۆی بەستێ و خۆی ئیشە دروستکە خۆی بەڕێوە بەرێت. ئەمە ئامانجی یەکەمان کەوتن گەشەپێدانی تواناکانە. ئامانجی دووەمیشمان بە کەلتوریکردنی خوێندنەوەیە لە ڕێگەی پرۆژەکانی کوردستان بوو کڵەبەوە هەروەکو وتم ها لە سەرەتای هەفتەیە ئێمە گروپی تازە وەرەگرین بەشداربەکان کتێبە خوێندنەوە. طبعاً پیان دەڵێن چۆن کتێب کورد دەکەنەوە، پێشان دەڵێن چۆن دەری بڕن کە بەشدار بوو کتێبی خوێنەوە و ئاشناوە بە کتێبی بەشداربەکانی تر پاشخانێکی معریفی دەڵم من بۆ خۆی دروست دەکات. ئەمەش کەسێکی بەتوانای لێ دەرەچێت واکە پشت بە خۆی بەسێ واکە معریفی زۆر بێن. طبعاً کەسانی کە لە پرۆژەکانی کوردستان بوو کڵەبە بەشداریەکان 3 سوودی
ئێمە هەر کاتێک گروپی تازە وەرەگەین پیانڵین کە ئێوە بەردارم لەگەڵ ئێمە ئەو سێ ئیسفادایەکەن. یەک ئەوم بە خوێندەرێکی کارە ئەمیش لە ڕێگەی کتێبانێکی خوێنەوە لە ڕێگەی کتێبی بەشداربەکانی تریشەوە کە وەریەگرن. دوو ئەوم بە وتاربێژێکی کارە چکە کتێبێکە خوێنیان تو هەر لای خوان نابێت بەڵکو بۆ ماوەی 10 خولەک باسیەکەن. تاوان بە کتێب خوێندنەوەکە بە دەبڕینەکەش کەسەکە پاشخانێکی معریفی بۆ دروستە بێت پاشخانێکی لە ڕووی معریفی پاشخانێکی معریفی دەوڵەمەند بێت. سێمیشان سوودی سێمان ئەبن بە نووسەرێکی کارە دوای کە کەسەکە کتێبێکی خوێنێتەوە و دەریشی بڕیوە قۆناغی سێمێ پێڵی تێگەشتنی تۆ لەس بۆ کتێبە چییە واتە کورکراوەیەک لەسەرم کتێبە ئەنووسێت. ئەمەش وایە دەستیان لەگەڵ نووسینیان ڕابێت چکە تیۆرەیەکی هەڵێ چەندێتی ئەگۆڕێ بۆ چۆنێتی کە تۆ ماوەیەکی زۆر چەند نووسینێک نووسی ئەشێ لە کۆتایە دەسەر ڕابێ و نووسین تاوان ئێمە هەر ناڵین بیش نووسین پێشان ناڵین چۆن بنووسین و خولیش بۆ بەشداربەکانەکەینەوە ئەو خولانی کە زاڕورم بۆ بەشداربەکانی ئێمە لە چۆنێتی نووسینی لە کۆڵنەوەی زانستیان کە هەر ئەمڕۆ سیمینارێکی دوکتۆر سەلامان هەبوو لەسەر چۆنێتی نووسین لە کۆڵنەوەی زانستی و ئامادەکاری بوو بۆ خولەی کە دوایین فیستیڤاڵەیەکەینەوە ئەم سێ ئیسفادەیەکەم بەشداربەکانی ئێمە تاوان قۆناغیشە دوو قۆناغە هەر قۆناغیشان مانگونی وەگەخایانێت جیاوازیشن لێتی بەڵێ ئەو کەسانە کێن کە لە پرۆژەکەیە بەشداریەکەن یاخود کارەکەن کێ سوودمەند دەبێت لە کارەکانتان؟ ئێمە تەمەنی مناڵمان دیاری کردوهاش بۆ 4 ساڵ سەرو ئەوە تەمەن ئەچێتە بەشەکانی ترەوە بۆنە کەسێ هەیە حەزی لێڵێ ئەم کتێبەکان بۆنە سیمینارەکان دیبێتەکان حەزەکەم بە زمانی ئینگلیزی بە ئینگلیزی باشە لە کڵەبە ئینگلیزیەکە بەشداریەکە هەیە حەزەکە بە عەربی بێ لە عەربیەکە بەشداریەکە هەشە بۆنم مناڵێکی هەیە یاخود خوشیەکە برایەکە لە بەشی مناڵانەکە داێنێت هەروەکوتن لە بەشی مناڵان ئێمە لە دوو ئاستی جیاوازە کار لەسەر مناڵەکەن یەکەم دروستکردنی حەز خولیا بۆ بابەتی زانستی بۆ بابەتی پەروەردەی بۆ کتێب خوێندنەوە چکە تا حەزی بۆ دروست نەبێت کەسەکە نایخوێنێتەوە وانە مناڵەکە و دووەمیشان کەمکردنەوەی ترس و شەرم چکە گرنگی شارانی ئەو زانیاران هەر لای خۆی کەڵەکە نەبێ ئەو زانیاران ئەو معریفەی کە لایەتی لای خۆی قەتیز نەبێت دەری بڕێ ینی بکاتە دەرەوە پیاڵێن چۆن ئەو ترسەکەم بێتەوە شەرمەکەم بێتەوە بۆی دەری بڕێ و هەم خۆی ئیسفادە بکە لە ڕووی دەڕنەوە هەم چواردەورەکەشی لەو زانیارانی کە لایەتی ئیسفادە بکەن. بەڵێ ئەگەر بینە سەر چالاکیەکانی ئێستادان بە شێوەیەکی گشتی بۆمان باس بکەیت و بۆمان شی بکەیتەوە چی لە خۆ دەگرێت؟ بەدەر لە پرۆژەی کوردستان بوو کڵەب لەم بەهارەیە بیرمان کردەوە کە چالاکیە بکەین هەم بەهرەی بەشداربەکانی خۆمان دەرکەوە هەم دەرفەتێکیش بێ بۆ کەسانی کە هەل نەڕەخساوە بۆی توانە بەهرەکانی خۆیان دەرفن بۆی بیرمان لەوە کردو لەم بەهارەیە فیستیڤاڵی ڕۆشنبیری ڕابگەێنین ڕۆشنبیری وەک ئاماژەیەکە بۆ شاری سلێمانی کە شاری ڕۆشنبیریە واتە ئاوەڵنانەکە گەڕێتەوە بۆ سلێمانیەکان پێشەنگای فیستیڤاڵی ڕۆشنبیریمان ڕاگەیان کە ماوەی 3 ڕۆژەکانت لە 12 و 13 و 14 مانگایە چەندین چالاکی جۆراجۆر لە خۆگرێت لەوانە پێشەنگای کتێب بەداشکانەوە پێشەنگای شێوەکاری پێشەنگای نووسینی کوفی پێشەنگای فۆتۆگرافی و سیمیناری زانستی و پەرەپێدانی خۆت ئەمە لە فیستیڤاڵە سێ سیمیناری گرنگ و سوودبەخشمان بۆ خەڵکی سلێمانی و بەشداربەکان ئامادە کردووە سیمیناری یەکەمیان هی ماوەستا تریفە بوو لەسەر چۆن ئەبیتە خاوەن پرۆژەی تایبەت بەخۆت سیمیناری دووەمیان هەر ئەمڕۆ بوو هی دکتۆر سەلام عەبدولکەریم و سیمینارێکی تریشمان هی دکتۆر عەبدولفەتاح هەورامێت لەسەر تایبەتمەندەکانی گەنجی پێشەنگ لە سەدەی 20ەکە ئەمە سیمینارەکان وە شیرینیشی تیا و کاری دەستیشی تیان ئامانجی سەرەکی لەم فیستیڤاڵە دەرخستنی ڕەخساندنی دەرفەتی گونجاو بۆ کەسانی کە بەهرە و توانیان هەیە لە شوێنی تر ئەم بەهرەیە یاخود ئەم هەلا نەهاتۆتە پێشەوە بۆی بەهرە و توانەکانی خۆیان دەربخەن. بەڵێ لە پێشترا چالاکی تر ئەنجام درراوە سەبارەت بەوەی بە کللتورکردنی خوێندنەوە لەمڕۆ ئێوە لە چۆنە ڕوانە چالاکیەکانی خۆتان و ئەوانی کە لە پێشتریشە ئەنجام درراوە تاوان ئەوەی ئەمە فکرە بوو و خۆشیەم پرۆژەیەمە لەوەیە کەسێک نابەسرێتەوە بە بارێکی دیاریکراوە ینی تۆ بۆ دیاری ناکرێت کە تۆ ئەم بابەتە بخوێنیتەوە ئەم کتێبە بخوێنیتەوە ئێمان بەشداربەکانی خۆمان تاوا حڕ و ئازاد کردووە کە هەر بابەتێک هەر کتێبێک هەڵەبژێرن ئازادی خۆیانە تەنها 2 مەرجمان بۆ دیاریکردن ئەو کتێبانەی کە هەڵیەبژێرن نابێت دژە دینی و دژە سیاسی بێت دژە دینی وەسمان مەسیحی بێت جوولەکە بێ هەر دینێ بێ نابێت جاتی تا بکرێت دژە سیاسیش نابێت جاتی هیچ دانێتی سیاسی تا بکرێت بەدەر لەوە بەشدار بوو ئازادە هەر کتێبێک خۆی هەڵەبژێرێت ئەمەش ئەم پێدانی ئەو حڕێتە بە بەشداربەکان حەز و خولیای ئەوم بۆ خوێنەوە زیادەکات و ئێمە زەختیش ناکەن لەسەر بەشداربەکان بۆنە بەشداربوو هەبووە وتوێتی بۆ نمونە هەفتەیانە کتێبەکە تاوا ناکەن ئێمە ئاسایە چوو ئامانجمان ئەوە بۆ کەسەکان پاشخانێکی معرفی بۆ دروست بێ و هەروە دەربڕینی باش بێت. بەڵێ ئەم حۆڕیاتە بەخشینە بە بەشداربەکان و پێش یان ئەوترێ ئەم سوودانە ئەکەن لێرە پاڵنەر دروستەکە بۆی بەردەوام بن لە خوێندنەوە بۆی
خوێندنەوە بێ بە کەلتور لای ئێمە. بەڵێ وەکەزانین ڕێژەیەکی زۆر لە گەنجان بێکارن تا چەند گرنگە پلانێکی تۆکمەدا بنرێت بۆ کۆکردنەوەی ئەو گەنجانە لە ناوچە جیاوازەکان بۆ بەکارێنانیان یاخود بۆ بەشداریکردنیان لەو پرۆژانەیە. طبعاً ئەوەی ئێمە هێنایە دەنگ ئەو فەراغە زۆرەی گەنج تاکی کورد بوو گەنجی کورد بوو کە هەیە بوو. طبعاً فەراغ کاتێکە فەراغ بۆ گەنج تووشی لادانی فکریە بێت تووشی لادانی سیاسیە بێت تووشی لادانی ئەخلاقی ئەبێ بیرمان نەچێت لادانە فکرەکە بۆ چەندین گەنجی جوانمان هەبوو لە وڵاتی ئێمە بەهۆی فەراغەوە چون ناو گروپی تۆڕێەوە بۆی فەراغەوە چەندین تاوانی ئەلکترۆنیەکان وانە ئەم فەراغەی گەنجی کورد وای ئەکرد ئێمە ئەم پرۆژەیە بەرهەم بیانین طبعاً کە فەراغ هەبوو تۆ ناکرێت بڵێ ئەمە مەکە پێشنیاری پرۆژەیەکی جوانی بووەکەی مەشغولێکی بە پرۆژەیەکە ئێمە ئەم فەراغە وای کرد پرۆژەی کوردستان بوو کڵەب ڕابگەێنین پرۆژەی کوردستان بوو کڵەبش یارمەتیان نەدات بۆی معریفیان بەرەو پێش بچێت گەنجێک بن پشت بەخۆیان بەستن یعنی هەر چاوەڕێ ئەوە نەکەن دەوروبەرەکان یارمەتیاندا هاوکاریان بکات طبعاً وا لە گەنجەکانەکان کە ئەو بابەتانی کە ئێمە دامانە بۆ ئامانجە پلانە واکە ئەو کەسانە بەرنامە هەبێت لە ژیانانە پلان هەبێت لە ژیانانە طبعاً کەسێک کە پلانی هەبێت لە ژیانە تووشی نوشتێک بێ یاخود ڕووداوێک بێ بە ئاسانی خۆ بەدەستەوە نادا حەلی پێ بۆ کێشەکان هەر کێشەیە بەڕووی بێتەوە بە شێوەیەکی مەحاڵ لێ ناڕوانێ حەلی پێ چارەسەریەکە وەمە پێشان دەڵێن کە ئینسان لە تەنها لە جەستە پێک نایەت چکە ئینسان دوو باشە هەم جەستێ هەم ڕۆحە چۆن جەستێ ئێمە سەرمای بێ پێویستە دایپۆشی و گەرمای بێ پێویستە فێنکی کەیتەوە هەمان شێوە ڕۆحی مەش پێویستی بە خزمەتکردنە خۆراکی ڕۆحیش چییە خوێندنەوەیە معریفەیە زانستە بۆیە ئەو فەراغی کە تۆ باسی کرد وای کرد ئێمە ئەم پرۆژەیە ڕابگەێنی پێشان دەڵێن فەراغەکەتان بەوە پڕکەنەوە باشترە بێ هەم بۆ داهاتی خۆیان باشترە هەم گەنجێکیشە بن پشت بە خۆیان بەستن کاریگەرتریشە بوون. بەڵێ هێندەی بەڕێستان درێکتان پێ کردبێت بۆ بە کللتورکردنی خوێندنەوە پێویستە چی بکرێت؟ بۆ بە کللتورکردنی خوێندنەوە پێویستە بە پرۆژەتەوە تەرحیبکەیت چونکە هەر بە قسە نابێت. ئێمە هەر گروپێکی تازەکە وەرەگرین سەرتا بۆ قسەی دەست پێەکە مەڵم ئاسانە باسی نامەتیەکان کە ئاسانە ڕەخنە ئاسانە پێشنیار بکەیت بەڵام قورسە و زۆر سەختە تۆ بە کردداری بێتە پێشەوە پەنجە بخەیتە سەبرینەکان و قەتماغەیەک بۆ برینە سا ڕژنەوەکان دروستکەیت بۆ بە کەلتورکردنی خوێنەوە یاخود بۆ پێگانی گەنج بە قسە ناکرێت بە پۆستێکی فەیسبوک ناکرێت بە پرۆفایل گۆڕینێک ناکرێت تۆ بێ بە کردداری بێتە پێشەوە سەختەکان بینی قورسەکان بینی توانی زاڵوی بەسەریا ئەنیمە بە کردداریەکرێت بە قسە ناکرێت ئەمەش بە کردداریاتی پێشەوە سەختیەکانمان تێپەڕان لەمپەرەکانمان تێپەڕاندووە تەمان قورزیش بۆ ئێمە ئیمکانە نەبێ و پشگیرێکی بۆ شێوە نەبێ دەست پێ بکەین چەندین جار لە سفرە دەستمان پێ کردەوە بەس چونکە ئامانجەکەمان خزمەتەوە ئەو سەریمانیە دیارە خاڵی کۆتایی کە پاڵنەرێکی بۆ دروستکردین بۆی بەردەوام بین گوێمان نەدا بە سەختیەکان و بەردەوام بووین. بەڵێ لە ڕووی مادیەوە کێ سپۆنسەری کارەکانتانە؟ لە ڕووی مادیەوە ئێمە وەکو شوێن پێشتر تڕینەکانی شوێن بۆ دابینکردنی لە مانگی یەکەوە تا ئێستاش پەیمانگەی خەونەکان شوێنیان بێ بەرامبەر بۆ پرۆژەی ئێمە دابین کرد بوو سوپاسیانەکەین ئەوەکو شوێن لە فیستیڤاڵی ڕۆشنبیریشە سوپاسی کتێبخانەی گشتی سلێمانیەکەین کە شوێنیان بێ بەرامبەر بۆ پرۆژەکە دابین کرد بوو ئەمە وەکو شوێن بێ بەرامبەر دابین کراوە بۆ ئێمە. بەڵێ چۆن دەڕوانە ڕۆڵی حکوومەت و سەرمایەدارەکان لە ڕێگەی هاوکاریکردن و پاڵپشکردنی ئەم جۆرە پرۆژانەوە؟ خۆی ئەم جۆرە پرۆژانە ئەرکی حکوومەتە ڕاستی بەس ئێمە و بارگیریانی ئەم قورسانمان خسۆتە سەرشان لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە چونکە ئێمە ئیش ناکەین یەکێکی تر ئیش ناکرێت وانە ئەم بۆ ئەم بەرپرسیار گرینگە حکوومەت هاوکاری ئەم جۆرە پرۆژانە بێ دەستی و گەنجانە بگرێت کە ئامان جیانتەنیا خزمەتە و تەنیا بەرەو پێشبوونی ئەم نیشتیمانەیانە ڕاستی ئەرکی ئەوانە و داوا سەرمایه‌داریش هەبێ گرینگە هاوکاری ئەم جۆرە پرۆژانە بکات چونکە خێر هەر لەوانەیە مزگەوت نەبێ زۆر کاریگەرترە بنیادنانی ئاستۆل بە فیشەکە توانی کەسە کۆتایی پێ بێنێت بەس تێ کەسێ بنیاد بنێ و کەسێ پێ بگەێنێت چەندین ساڵی زەحمەتی قورسیە بێت و گرینگە هەم حکوومەت و هەم سەرمایه‌دارەکان و هەم کۆمپانیاکان هاوکاری و جۆرە پرۆژانە بکەن هاوکاری و گەنجانە بکەن کە پرۆژیان هەیە بۆ خزمەتکردن ئەمە مەجاالە ڕۆشنبیرەکەیەتی لە بۆنم لە هەندەسەیە بێت لە هەر بوارێکی ترا بێت گرینگە ئەو کەسانی کە بۆ سپۆنسەر لیان خود بۆ هەر جۆرە هاوکارێکی ترەسن لەو کۆمپانیانە حکوومەت هاوکاریان بکەن چکە ئەو ئەرکەی ئەوان گرتووانە سەر ئەرکێکی قورسە تەنیا تابان و کەسانی کە جۆرە پرۆژانشەکەن بە زۆری گەنجیانی هەم ئیمکانیانی هەم ئەم زەختە ناتوان تەحملی بکەن بۆ گرینگە حکوومەت و سەرمایه‌دارەکانی شارۆچکاری و جۆرە پرۆژانە بکەن. بەڵێ
کار و پرۆژەی داهاتووتان چییە؟ کار و پرۆژەی داهاتوومان تر پانێڵێکە بەس بەرنامەمان بۆ دانەوە مانگی چوار بەس بە شێوازێکی جیاوازتر گرینگە زۆربەی جا کە بیرەکەینەوە گرنگترین شت کە بیری لێکەینەوە شتێک بێت کە نەکرابێت چونکە شتێک کە کرابێ کەسی تر ئەتوانێت بیکا و ئەو شوێنەش لەوانەیە بۆ شوێن نەکرێت حەزەکەین بە شێوەیەکی جیاواز بیکەین چۆن ئەو فیستیڤاڵ ڕۆشنبیریە کرمان و جیاواز بوو لە شێوازەکانی تر چۆن پرۆژەی کوردستان بوو کڵەب کە فکرەیەک بوو جیاواز بوو لە شێوازەکانی تر ئەوەی کە داشمانناوە ئەمانە شتێک بێت جیاواز بێ و کاریگەر بێ و بمێنێتەوە بەڵێ بەس بە قورسێکی زۆر ئێستا بۆنە فیستیڤاڵی ڕۆشنبیری ماوە یەک مانگە ئێمە ئیشی بۆکەین و کاری بۆکەین چەندی ڕۆژ لە بانی و تا ئێوارە ئیتر ئیشمان بۆ کردو بەرهەمەکەم سەر ڕۆژەیە کەی بینین ئەنی کارکردنی سەختی وێ ئەمانە شتی جیاوازکردن جێ خۆی بگرێ و بمێنێتەوە. بڵێ کاکراوێش ئێوە پەیامتان چییە هەم بۆ گەنجان هەم بۆ بەرپرسیارەکانیش بەرپرسەکانیش بۆ گەنجان تامان باردۆخێک هاتوتە پێشەوە لە وڵاتەیە دوو ڕێگەی هەیە لە بەردەمیانە یەک خۆیان بەدەستەوە بن و گلەیی بکەن و دانیشتن لە جێگەی خۆیان و بڵێن ئەوکەی وەزع جۆری دووەمیشانەوەیە کە بەرەنگاری بنەوە و بێنە پێشەوە خۆیان پێ بگەێنن چونکە کات ئەوەنە زۆر نییەوە دنیاکە لە بەروپێشوونی خێرا هەیە بۆیە پێیان بۆ گەنجانەوەی ڕێگەی دوێمان هەڵبژێرن و بێنە پێشەوە کار بکەن و خۆیان پێ بگەێنن بۆ حکوومەتیش هەر ئەوەیە هاوکاری و جۆرە پرۆژانە بکات. بەڵێ زۆر سپاس ڕاوێژ فاخیر بەڕێز ڕاوێژ فاخیر سەرپەرشتیاری گشتی پرۆژەی کوردستان بوو کڵەب زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ وتەکانت زۆر سپاس بۆ سپاس بۆ دەرفەتە شاد و سەرفراز بێت زۆر سپاس.